جیاواز لەوە حکوومەتی تورکیا ئەمڕۆ ماڵپەڕێکی لە باکووری کوردستان داخستووە کە تاکە ماڵپەڕی کوردی بۆ لەوێ ئەو کاری داخستنی چی بووە؟ بەڵێ چیە ئەمڕۆ وەزارەتی ڕاگەاندنی تورکیا ڕۆژنامە ڕۆژەفە میدیای داخست کە تاکە میدیای کوردی لە باکووری کوردستان و پاسایی بۆ داخستنەوە بۆ داخستنەکەی بەڕای چاودێرانی سیاسی لە باکووری کوردستان پاساوەکەیش دروست نییە بە پاساوی ڕێکاری ئیداری سایتەکە ڕاگیراوە و بە هەوڵەکانی تورکیا ناوخۆی تورکیا و دەرەوەی تورکیا بە تایبەتی لە مانگی ئازارەوە لە مانگی ئازاری ساڵەوە بەردەوامی هەیە بۆ ڕاگرتون داخستنی سەرجەم کەناڵە کوردەکان ناوخۆی تورکیا و لە دەرەوەی تورکیادا لە سەراسی دەرەوە تیمێک لە ڕاگەان لە دەستگای تەلەڤیزیۆن و ڕادیۆی سەرەکی و تورکیا لە کۆبوونەوەی لەگەڵ مانگی دەستکردنی تێلساتی فەڕەنسی بۆی پەخشی کەناڵە کوردەکانی ئەو کەناڵە کوردەکان کە لە ئەوروپا پەخشەکەن بە تایبەتی بۆ تۆمەتبارانەکە کە کەناڵەکان بریتە لە هەندان بۆ تونوتیژی و دش بە تورکیا بەرنامەکانی پەخشەکە بۆیە لەسەر ئاسێکی باڵا تورکیا هەوڵێکی چڕپڕی دەست پێکرێت چ لە ناوخۆی تورکیا و چ لە دەرەوەی تورکیا بۆی کەناڵە کوردەکان ڕابگرێەوە لە نوێترین هەوڵدا ناوخۆی تورکیادا وێبسایتی ڕۆژەفە میدیا ڕاگیرا کە تاکە وێبسایتی کوردیە لە باکووری کوردستان و لە ماوەی ڕابردووشدا تەنانەت ڕێکارەکانی داخستنی کەناڵە کوردەکان کەناڵی تایبەت بۆ مناڵانیشی گرێتەوە زارۆ تیڤیشی گرێتەوە کە دەنرەکە لە باکووری کوردستان پەخشیە بوو بەوەی کە مناڵان هانەدا بۆ توندوتیژی و تورکیا سەردەم هەوڵەکانی دەست پێکرێت بۆ شێوەیەکی جدی کە میدیا کە کەناڵە کوردەکان ناوخۆ دەرەوەی تورکیادا ڕابگرێت. بەڵێ ئەکرەم لەگەڵم مێنەرەوە